ئەمەرخانی شکاک لە سەرهەڵدانی سمکۆوە تا کۆماری کوردستان. ڕێوەڕسمەکەمان بە ئامادەبوونی بەڕێز پرۆفسۆر دکتۆر عەبدولفەتاح بۆتانی سەرۆکی ئەکادیمیای کوردی و هەروەها بەڕێزان مامۆستایان نووسەران کەسایەتیە سیاسیەکان نوێنەری لایەنە سیاسیەکان و توێژەران هەمووتان بەخێر بێن. ئەو کتێبەی کە لێرەدا ئەم شەو دەگاتە خزمەتیەوە کتێبێکە کە بەڕێز کاک حەمەد ساڵح قادری توێژەر و کەسایەتی سیاسی زەحمەتێکی زۆری پێوە کێشاوە. من بەنەنایەتی هەمووتان دەستخۆشی بە کاک حەمەد ساڵح دەڵێم کتێبێکی زۆر بە نرخ و مێژوویە من نامەوێ لەسەر کتێبەکە زۆر قسە بکەم، مامۆستایان و شارەزایانی ئەو بوارە قسەی لەبارەوە دەکەن. ئێستاش پێکەوە پەخشی تیزەرێکی تایبەت بە کتێبەکە دەبێنین و لە بڕگەکانی دیکەدا لە خزمەتان دەکەن. دیمەنên 40 sal ji bo yerên giringên bizava rizgarê xwaziya Kurdistanê di belgefilmek zincîreyî de ku ji 21 beşan pêk hatiye bi lêkolîn û mifawergirtin ji hin çavkanî û belgenameyên dîrokiyên cuda cuda hewl hatiye dayîn ku cudahiya di nêvbera nerîn û dîtingeha Kurdan li ser siyaset û xebata wan dêgel siyaset û pîlanên welatên dagîrker were zelal kirin. هەروەسا ئەو بەلگەفیلم وێ سیاسەتا وێ چاخەیە زلهێزên مینە ڕووس، ئەمریکا و ئینگلیز دەرحەقێ تەڤگەرا کوردستانê bide xweya kirin. Bi dîtina wan rastiyan hewceya siyasetmedarên Kurd tenê li gor dîtina xwe mêzeyî xebat û têkoşînê nekin. Belkû bi derswergirtin ji derbasbûyî bikarin bi hişmendî û jîrî û berjewendiya zilhêzên cîhanî û karakterên herêmî لەگۆر هەفکێشێن سیاسی لەشکری و ئابووریە وان وڵاتان دێ ڕۆژهەڵاتان ناوین دەفێن بکەن. لێگۆری دیتنا وان ڕاستیان وێ سیاسەتمەدارên کورد بکارن سیاسەت و پلانا خەباتە خۆ بۆ گەهشتن بە ئارمانجێ نەتەوەیی باشتر دابڕێژن. ev belgefilma dîrokiya giring ronahiyê bixe serbûyerên 40 sala Kurdistanê girêdayî bi serhildana Simkoyê Şikak, serhildana Ararat û Komara Kurdistanê û herwesa hin mijarên girêdayî bi bizava rizgarê xwaziya gelê Kurd di sala 1906 heta 1946. بەڕێزان ئەو کتێبە لەواقع پارسی و سۆرانیەکەی لە بڵاوکراوەکانی ئەکادیمیای کوردیە و بەشی کورمانجیشی لەلایەن وەشانگەی ئاوێستا لە باکووری کوردستان چاپ و بڵاوکراوەتەوە. ئێستاش لەم بڕگێ ڕێوڕسمەکەماندا بەڕێز گوێمان لە وتەکانی بەڕێز مامۆستا محەممەد حەمەباقی نووسەر و ئەندامی کارایی خۆ تەرخان کردووی ئەکادیمیای کوردی تکایە مامۆستا فەرموو. شەوتان باش. پێشەکی سوپاس بۆ مامۆستای خۆشەویست و هاوڕێم مامۆستا محەممەد ساڵح ئەکەم کە منی بە شایان زانی لەسەر کتێبەکەی قسە بکەم، بەڵام پێم خۆشە پێشتر لەسەر خۆی قسە بکەم. کاکەم هەمە من لەو چالاک وانە زۆر سەیرانە دیومەکە بە هۆش و هەستێکی زۆر دڵسۆزانەوە خەریکی ئەم کاری بووە بە پەرۆشەوە کەم کەسم دیوەوە عاشقی کارەکەی خۆی بێت. ڕەنگە ئەو عاشق بوونە زیندوێتی وای داوەتێ هەر هەموو کاتێکە تەلەفۆنێکی بۆ کردوم دوای تەلەفۆنەکەی دوو دەقە دوای ئەوەی تر گەورەی کردووە لە بەر ژوورەکەمان لە ئەکادیمیای کوردی ئامادە بۆ دانیشتوین و کارمان کردو و قسەمان کردووە.
هەستەکەم عاشقەکەی زیندوێتی داوەتێ وەک مەولانای ڕۆمی ئەڵێکە عاشق بوویت ئەو کاتە ئەزانی زیندویت. هەستەکەم ئینشەڵا هەر زیندوو بێت، دەستی خۆش بێت. کارێکی کردووە کەم جار هەستەکەم خەڵک ئەوەندە بە پەرۆشەوە ئەوەندە بە ماندووبوون و شەو نەخۆنی و پەلهاویشتن بۆ ئەم لاولا توانی بێتی ئەو هەموو بەڵگەنامەیە، ئەو هەموو ڕاکە بە دوای کارەکانە. ئەو کەسانەی کە خەریکی نووسینی مێژووە بن بە تایبەتی لەسەر مێژووی کورد ئەزانن لە دەستخستنی بەڵگەنامە چ دەردەسەری چ کێرەوەریەکیان تووژە بێت، چونکە ئەرشیفی کوردی داخەکەم زۆر هەژارە لەو بارەیەوە. لەبەرەوە ئێمە زۆربەی بەڵگەنامەکانمان، زۆربەی مێژووی ئێمە لە ئەرشیف و بەڵگەنامەکانی دەوڵەتانە بە تایبەتی لە ژێردەستی دەوڵەتانی داگیرکەرانایە کە ئەوان بەڕوانینی خۆیان بۆ ڕابەران و کارەکانی ئێمە و سەرکردەکانی ئەمەیان ڕوانیوە کە ئەوە کاری ئێمەیە چۆن بتوانین لەژێر داروپەردووی ئەو هەموو قسە و قسەڵۆک و ئەو هەموو پیلانگێڕی کە لەو بەڵگەنامانە چاواشەکاریان کردووە چۆن بتوانین ڕووناکی ببینەوە، چۆن بتوانین دروستکە ببینینەوە. کاک محەممەد ساڵح دروستکەی جوانی دیوەتەوە و کاری لەسەر کردووە، دەستخۆشی لە یەکەم. لە کتێبەکە 170 بەڵگەنامەی دەستخستووە، تورکی، فارسی، ئینگلیزی، ڕووسی، مەگەر هەر خۆم بزانم چەند ینی ڕەنجی کێشاوە تا بە هەموو تەقەلاکانی خۆی بە عاشقی خۆی ئەوانەی تەرجەمە کردوون لە ماوەیەکی زۆر کورتە، زۆرم پێسەیرە. ئەلبەتە ئەوەی کە منی لەگەڵ کارەکانی خۆیان کۆ کردەوە ئەو پێشتر ئەیزانی کە من ماوەی پێ 6 ساڵ یا زیاترە لەسەر سمکۆ کارەکەم، بۆیە وەک سعدی شیرازی ئەڵێ دەرێژ خۆشی لە دەرێژ دێ من کە خۆشم لە کارەکانی هات و منیش بە هەمان پەرۆش و خۆشەویستی و عشقەوە لەگەڵ یابووم و هەچیەکەم لە دەست هات پێ لە خزمەتی یابووم و کردومە، دەستخۆشی لە یەکەم. کاکەم حەمەدەسی بردووە بۆ کارێک کە ئێمە لەسەرمانە ئەم کارانە بەسەر بکەینەوە. ئێمە لە سەرکردەکانی خۆمانە وا نبینین هەموو ڕۆ ئەرێنیەکانیان بەرچاو بخەین. ئەو سەرکردانە، ئەو کەسانە، ئەو کارەکتەرانەی کە کارەکەن لە مێژووە بێگومان ئەوەی کارەکە هەڵەژەکات. ئەلەو کارانە ئێمە ئیتر بە گیانی خۆشەویستیەوە نەڕوانین بۆ هەموو ڕوویەکی کارەکە، بەڵکو وەکو مێژوو نووس وەک ینی ئەکادیمی هەموو لایەنەکانی ئەو کەسە بخەینە بەرچاو. ئەمەرخانی شکاک بە تەمان نزیکەی 10 ساڵێک لە سمکۆ گەورەترە، ساڵی 1974 لەدایک بووە، سمکۆ درەنگتر لەدایک بووە، بەڵام لە ڕاپەڕینەکەی سمکۆوە جێگای متمانەیەکی گەورەی سمکۆ بووە، یا با بڵێم بەشێکی بەرەکانی دەسەڵاتی بزوتنەوەکە لە ئەستۆی ئەمەرخان بووە، بە تایبەتی کە من بیرەوەریەکانی سەرهەنگ مەلەکزادەم دەستکەوت. مەلەکزادە فەرماندەی هێزەکەی دەوڵەت بووە لە مەهاباد کە هێزەکەی سمکۆ بە یارمەتی ئەمەرخان شەو ڕۆژی 6 لەسەر حوتی دەی 1921 هێرشیان بردە سەر مەهاباد و ئازادیان کرد و گرتیان. لەویا سمکۆ کە فەرماندەی هێزەکەی ئێران بە دیلی ئەکەوێتە دەستی، خەریکە قسەی لەگەڵاکە لەو کاتە ئەمەرخان قوتەبێتەوە لە بەردەمیانە کە لە ناو شارە لە بەرەکانە خەریکی کاری تر بووە. سمکۆ ئەمەرخان بە مەلەکزادە ئەناسێنێ، ئەڵێ ئەمە گەورەیە. مەلەکزادەش بە هەمان وشەی کوردی لە پەرەنتی لە کەوانەیەکە هەر وشەی ئەوە گەورەی بە ئەمەرخان پێناسە کردووە. واتە ئەمەرخان لەو کاتە بەرپرسی قۆری موکریان بووە، بە تایبەتی لە شاری مەهابادە، کە شاری مەهابادە و کاتە لەلایەن کاربەدەستانی ئێران و لەلایەن باڵێن والی ئازەربایجانەوە لە تەورێس هەمیشە پێی وتراوە دەروازەی کوردستان، بۆیە پێیان گرنگ بووە خەڵک ینی فەرماندەکانی خۆیان زۆر بە پەرۆشەوە قایمکاری و بەرگری لێ بکەن. بەڵام هێزەکەی سمکۆ و ئەمەرخان لە شەو ڕۆژێکە توانیویانە هەر هەمووی هێزەکە بگرن و لە ناویشان بەرن، بێجگە لە چەند فەرماندەیشان لە ناویانە مەلەکزادە. ئەمەرخان لە
چالاکی ئەو قۆناغا کە لەگەڵ سمکۆ بووە. سمکۆ لە سەرەتای 1920 شاری ورمێ گرتووە وەکو کەسێکی دیموکرات خواست کە زانیوەتی پێکاتی شارەکە تێکەڵەیەکە لە ئازەری و کورد و خەڵقی تر زۆر دیموکراتیانە ئیدارەی شارەکەی بەش کردو لە ناویانە. بەڵام کە مەهابادیان گرتووە سەرومڕ مەهاباد شارێکی کوردیە ڕاستەوخۆ هەمزاغای کردووە بە بەرپرسی و فەرمانڕەوای شارەکە. لە ماوەی دەسەڵاتی مانەوەی بزوتنەوەکەی سمکۆ کە عەمەرخان هاوکاری بووە بە دەقیقە بۆ هەموو ڕووداوەکان بە تایبەتی لە شەڕە سەختەکانە ماوەی 3 ساڵ و نیو یەک لە سەرسیەی هەموو خۆڕەڵاتی کوردستان لەژێر دەستیانە بووە بە ئیدارەوە بە ڕێگاوبانەوە بە تەلەفۆنەوە بە جلی یەک پۆشی پێشمەرگەوە کە ئەو کاتەش هەتا دەسەڵاتی ئێران دەسەڵ ڕژێمی ئێران ئەو توانایی نەبووە و ئەو ڕێک و پێکەی نەبووە. هەموو ئەو کەسانەی لەسەر ئەو ڕۆژانەیان نووسیوە سەرسامی خۆیان بە دابەشکردنی ئیدارە و توانای لێهاتووی دەسەڵاتی کوردی لەو شارانە دەربڕیوە کە بۆ ماوەی 3 ساڵ و نیو توانایان بووە ئەو ناوچە فراوانە بە ئیدارە بکەن و زۆریش ینی دڵنەوەی خەڵک بکەن. بێگومان دڵنەوەی دوشمن نا. سمکۆ لەو کەسانە بووە کە زۆر حەدی بووە لەگەڵ هەموو ئەو دوژمنانە و هیچ هینی لەگەڵان نەکردوون. ڕاستە دیلی گرتووە و ئەو دیلانی کە گرتوونی دڵنەوەی کردوون پۆشتی کردوون تۆپارێکی داونەتێ و ڕەوانەی شوێنەکانی کردوون بەو مەرجەی جارێکی تر نەچنەوە ناو ریزی هێزەکانی دوشمن و نێنەوە سەر کوردستان. بە تایبەتی کە فەرماندەی هێزەکەی مەهاباد ینی واتە سەرنگ مەلیکزادە ئەگرێ پێ لە تۆ چێکەی لە کوردستان ئەمە وڵاتی ئەمە بۆچی هاتی وێر ئەو هینانەی ئەو ژاندەرمانەی کە لەگەڵ یابوون پێشتر هەندێکیانی لە داگیرکردنی یا لەگرتنی ورمیا دیون و بەرەڵای کردن و ئازادی کردن بۆ مەرجەی نێنەوە بۆ کوردستان نەچنەوە ناو ڕیزەکانی دوژمن. بەڵام کات بینێتێتە لە ناوی بردن کە ئەمە من پێم وایە دروستکردنی ئیدارە یا دروستکردن و سەرخستنی شۆڕش من پێم وایە بە کورتە شێعر و پەخشانە شێعر و بۆ شتانە دروست نابی و بێ حەدیبی لەگەڵ ئەو کەسانی کە یانی وڵاتەکە داگیر بکەن. لەو 3 ساڵ و نیوە تا هاوینی 1922 یعنی تا مانی ئاب عەمەرخان بە دڵ و بە گیان لەگەڵ هەموو چالاکیەکانی سمکۆوە. بەڵام لەو هێرشە بەربڵاوە کە هەموو هێزەکانی ئێران کۆکراونەتەوە بە فەرماندەی گیانبانی توانای بەرگری هێزەکەی سمکۆ لە ئاران لە توانان نەبووە و باشەکشیان کردووە. لەو کاتە بەدواوە عەمەرخان ئیتر لەگەڵ سمکۆ نامێنێت واتە لەناو ئێران ئامێنێتەوە خۆی ڕێدەستی ئێرانەکاتەوە دەسەڵاتی ئێرانیەکاتەوە. من پێم باشە ئێمە لەم هەڵسەنگانانە وا هەست نەکەین ئەوەی کە تا سەر لەگەڵمانانی ئیتر بە چاوی ینی نەرێنی تەماشای بکەین و وابزانین ئیتر ئەوە ئەبێتە دوژمنمان و جارێکی تر نایەتەوە ریزی تێکۆشان و خەبات. لە بەرگریەکانی بەدرخان پاشای گەورە لە بۆتان لە بەرگریا لەگەڵ ئەسمانیەکانە چیرۆکەکەی ئەزانن توانای نامێنێ و تێگەشتێ. لەو سەروبەندا عیزەدین شێری خزمی مامی برازای کەسێک کە ئەوەیان هێشتا ڕوون نییە دەستبەرداری بەدرخانە بێت. بەڵام سیر ئەوەیە لە قۆناغێکی ترا بەدرخان دەست پێ ئەکاتەوە. شاعرێکی دڵسۆز و نیشتمان پەرۆر ونەتەوە خوازی وەکو حاجی قادر زۆر سیر و سەمەرە باسی ئازایەتی و پیاوەتی و کوردایەتی عیزەدین شێر ئەکات. حاجی قار باسی بابانیەکە کە دوای ڕوخانی ملیشینەکان کە خەڵک دڵی شکاوە و تێشکا و بێئومێد بووە حاجی قادر ئەڵێ ئەو کەسەم دی لە سلێمانیەوە هاتوو دڵشکاو بوو دوایی من دڵم دایەوە پێم وت بێهیوا مەبە چونکە هێشتا کەسێک ماوە
پێم وت ئەمیرێک ماوە پاشایە، وتی کێیە؟ وتم شێرە. وتی لێرە؟ وتم لێرە، هەتا تاران و هندستان بەخۆی شێرە وەکو ناوی لە شەڕدا دوژمن ئەنازە، تەمایان هەر بە ئەو ماوە جەمعی خاکی کوردستان. هەچی جێگەی ئومێدمانە و ئەوی دڵخۆش دەکا ئەمڕۆ کەسی دی لەو بەدەر نابێتە غەمخواری گەلی کوردان. عیزەدین شێر دیشان لەوەی ینی پشتی بەدرخانی بەرداوە، بەڵام لەم تێکۆشانە تێ هەڵچۆتەوە کوردایەتێکی زۆری کردو و تا بوسڵەوانی کرد و دواییتر کۆنسوڵی ئینگلیز لە مووسڵ ڕەسام فێری لێ کردووە و سوێندی بۆ خواردەوە کە ئەگەر ئەو ئارام بێتەوە خۆی ڕادەستکاتەوە هیچی لێ ناکەن، هێناوێتێ مووسڵ لێ ڕادەستی عوسمانیەکانی کردوتەوە. بەڵام عەمەرخان دوای بابڕین تێشکانی شۆڕشەکەی سمکۆ سەرپەرشتی عەشیرەتی شکاکی کردوێتەوە، بۆتەوە بە چەترێک بەسەریانەوە نەهێشتووە پەرتو بڵاو ببنەوە. دواییتر ساڵی 1924 و بەدواوە سمکۆ کەڵکەڵەی گەڕانەوەی بۆ ئێران ئەبێتەوە، بەڵام مەرج لەگەڵ بەرپرسانی ئێرانە فەرماندەکانی ئێرانەدا ئەنێ کە بەهاتنەوە ئەبێ عەمەرخان لەو ناوە نەمێنێ یان زیندانی بکرێ و لە دەسەڵاتی سەرۆکایەتی شکاک بخرێت. بێگومانەوە بۆ عەمەرخان سەخت بووە، چونکە لەو کاتێک کە سمکۆ وڵاتی بەجێهێشتە و ئاوارە بووە لەسەر سنوورەکان و لە ناوچەی بابڕێن دوای چیرۆکەکان دوور و درێژە سەرتان بۆ نایشێنم، بەڵام دەوڵەتی ئێران بۆ ئەوەی فیتنەی بخاتەوە لە بینانە وایان کردو کە سمکۆ لەگەڵ فەرماندەکانی ئێرانی ویستووە. زیندانی کراوە، هین کراوە، بەڵام دیسان هەر عەمەرخان شتی ینی بەرپرچێکی وای نەبووە کە ناوی هیچی تری لێ بنرێت. ساڵی 1934 دوای شەهیدکردنی سمکۆ کە کەس نامێنێ ئیتر ئەکەونە ئەوەی جێچەڵ بەمیش بگرن هەموو ئەو کارانەی پێشتر کردویانە لەگەڵ سمکۆ بە تایبەتی کوشتنی ئەو ژاندارمانەی کە ژمارەیان 400 کەس بۆ لە مەهاباد لەگەڵ زۆر کاری ترا لەسەری کەڵەکە ئەکەن و دادگایەکەن و بە فەرمانی دادگا حکمی لە سێدارەدانی بۆ دەرەچێت، بەڵام دواییتر بۆی تێەکەون زیندانی هەتایەتایی زیندانیەکرێ و بۆ ماوەی نزیکەی 7 ساڵ لە قەسری قەجەر لە تاران زیندانیە بێ. بەڵام لە دوای ڕووخانی یا لە دەستانی دەسەڵاتی شا لە 16ی نۆی 1940ەکە هێزەکانی سوپای سوور ئەگەنە ناوچەکە و زیندانیەکانیش کە 12,000 نزیکەی 12,000 زیندانی لەو کاتا لە زیندانی قەسر بوون مان دەگرن و زیندان ئەشکێن و دێنە دەرەوە و ئەمەرخانیش یەکێکە بێ لەوانە لەگەڵ هەموو ئەوانەی کە پێشتر لە حیزبی توودە و لە سیاسە دوانانی تر بەشکۆ و بێگومان ئەوەش بڵێم کە زۆربەی گیراوەکانی ڕاپەڕینی ئاگریداخیش لەو کاتا لە زیندانی قەسری قەجەر بوون کە پێشتر چ لە لایەن هێزەکانی ئێران و گیراون یا پێشتر خۆیان ڕادەست کردووە. زۆر بەشکۆ و پێشوازێکی گەورەوە ئەمەرخانە بەنەوە بۆ ناوچەکەی خۆی بۆ سەڵماس و دواییتر بۆ لەو کاتا فەرماندەکە سەربازەکانی ڕووس سەرنجی کۆمەڵگای کوردی ئەدەن بزانن ئەو ڕێژ عەشیرەتانە کێ دەسەڵاتی هەیە، کێ توانای هەیە، کێ خەڵکی زۆر لەگەڵایە. زۆر سەرنج لە ئەمەرخان دەدەن کە خەڵکێکی زۆر لە دەورێتی لەبەرەوە زوو خۆیانی تێگەێنن، بۆیە دیسان ناسمە وردەکارەکان بۆ ئەوەی لەزەتی خوێندنەوەی کتێبەکە لە خزمەتیەوە بمێنێت. بە کورتی ئەو شاندەی کوردی کە بۆ یەکەم جار لەگەڵ پێشەوە قازیە کە ئەو کاتە هێشتا قازی نەبووەتە سەرۆک کۆمار ئەیانبەن بۆ باکوو لەوێ ڕاوێژیان لەگەڵاکەن و دوایتر ئەمەرخان لە ژێکافە بێ بە ئەندام، دوایتر لە حیزبی دیموکراتە، دوایتر لە کۆماری کوردستانە بێتە یەکێ لەو 4 ژەنڕاڵەی کە پلەی ژەنڕاڵیان ئەدرێتێ لەگەڵ حەمە حوسێن خانی سەیفی قازی
مستەفا بەرزانی هەما ڕەشیخانی بانە و لەگەڵ ئەمە لە دوای هەرسی کۆمارەکە طبعاً پێشەوە هەمە ڕەشیخان کۆماری بەجێ هێشتووە سەیفی قازی شەهید دەکرێت بەرزانی بەو چیرۆکی کەیزان خۆی دەرباز کردووە ئەمەرخان لە کاتی کۆمارە بە پێچەوانەی زۆر کەسەوە ڕوانگەی وا بووە کە ئەبێ هەموو ڕوانینەکانی خۆی هەموو توانەکانی خۆی لە سۆڤێتە نەبینێتەوە بەڵکو پەیوەندی لەگەڵ هەنیە کۆنسوڵ و بە تایبەتی لەگەڵ کۆنسوڵ و باڵێزی ئەمریکا پتە بووە لەو کاتە کە گەڕاوەتەوە بۆ ناوچەکەی خۆی بە هەموو هێزەکانیەوە چەکیشی ڕادەسی دەوڵەت نەکردوێتەوە باڵێزی ئەمریکا بۆی تەیەکەوێ لای شاو ئەو کاتە چاویلی ئەپۆشن و پێڵن بە چەکەکان دابنێ بەڵە لە ناوچەکەی خۆیان دابنیشێ و ئێمە هیچی لێ ناکەین پرسیار لێرە ڕەنگە لای خوێنەوار وا بێت بڵێن بۆ دەوڵەت چاوی لەو پۆشی پرسیار ئەگەر وا بێت پرسیاری ئەوەکەین حاجی بابەشێخ سەرۆک وەزیرانی کۆمار بوو هیچیشان لەو نەکرد چەند مانگێک زیندانیان کرد و ئازادیان کرد ڕەنگە سیاسەتی ئەو ڕۆژەی ئێران بۆ جۆرە بوو بێ کە وەک پەندی کوردی ئەڵێ مەل هەیە گۆشتی خوڕێ مەل هەیە ئەبێ گۆشتی بدەیتێ وایان لەگەڵ ئەمەرخان کردووە ئەمەرخان کەسایەتیەکە کە بە هەموو لایەنێکی ئەرێنی و نەرێنیەوە بەسەرکردنەوەی بۆ مێژووی ئێمە لەگەڵ ئەو کەسانەی وەکو ئەمەرخانن زۆر پێویستە لە مێژووی ئێمە بەسەر بکرێنەوە ئەم بەسەرکردنەوانە بۆ خۆی لە خۆیان ئەبنە کەرەسەی خاو بۆ مێژووی داهاتوومان تا دواییتر بە گیانێکی تر بە ڕێبازێکی تری ئەکادیمیانە ئەمانە کۆ بکرێن و بکرێن بە مێژووی نەتەوەکەمان من دیسان دەستخۆشی لە جەنابی کاکە محەممەد دەکەم بمبورن درێژم بە باسەکەدا هیوادارم مێژووی نەتەوەکەمان لای خوێنەوارانی ئێمەوە بە ئاوشانی پیاوانی وەکو کاکە محەممەد کۆ بکرێنەوە و ئامادە بکرێن و بخرێنە بەردەستی خوێنەواران تا مێژووی ئێمە سەر لە نوێ جارێکی تر زیندوو بێتەوە نەوەکانی ئێمە لە مێژووی ڕابردوومان تێبگەن من سوپاسدانەکەم سەر مێشانن حرمەتم هەیە بەڕێزان چیرۆکی ئەو کتێبە هەر درێژەی هەیە چونکە تاکو بزوتنەوەی کورد بزوتنەوەی ناسنامەخوازی کورد نەگا بە ئامانجەکانی ئەو شۆڕشە و ئەو مێژووە بەردەوامن ئێستاش لەو بڕگەی ڕێوڕسمەکەمان گوێویستی قسەکانی بەڕێز کاک حەمەد ساڵح قادری لێکۆڵەری تایبەتی کتێبەکە دەبین بزانین چیرۆکی ئەندێشەی بیرۆکەی نووسینی ئەو کتێبە چۆن لای دروست بووەوە وردەکاری لەلای بەڕێزیانە فەرموو کاک حەمەد ساڵح ئێرای سلااو و پێزانین لە خزمەت یەکەی ئێوە سەربەرانی قەدرگران کە لە بارودۆخی ڤایرۆسی کۆرۆنادا داواتی ئێمەتان قبول فەرمووە بە گەورەی خۆتان تەشریفتان هێناوە بۆ ئەم کۆرە بە تایبەتی سپاس و پێزانینی تایبەتیم بۆ سەرۆکی ئەکادیمیای کوردی پرۆفیسۆر دکتۆر عەبدولفەتاح بۆتانی و هاوکارەکانی کە کتێبەکەم وەکو بڵاوکراوەی ئەکادیمی قبول کراوە و بۆ خۆشیان سەرپەرستی بانگهێشتن و بەڕێوەبردننی ئەو کۆڕەیان کردووە گەورەیان نواندووە زۆر سپاسیان دەکەم لە ڕاستیدا باسکردنی هەر مرۆڤێک پێم وایە باسکردنی کاری خۆی بەلایەوە زۆر زەحمەت دەبێت بە تایبەتی بۆ ئێمەی پێشمەرگەی کوردستان و هەروەها مامۆستا محەممەدی حەمەباقی گەورەی خۆی نواند بڕگەکانی پەیوەندیدار بەو کتێبەوە بەشێکی خستنە ڕوو و لوتفی کرد زیاتر لە توانای من پستی منیدا وەکو
نووسەر و ئامادەکاری ئەو کتێبە. من خۆم لەوەی چووکەتر دەزانم لەبەرەوەی کە من بۆ خۆم نەمێژوو نووسم و دانیش پێیا دەنێم کە ڕەنگە نەمتوانی بێ بە پێوەری ئەکادیمی هەموو بابەتەکانی ئەو کتێبە حەقی خۆی بدەمێ، بەڵام ئەوەی کە منی هانداوە بۆ هەستان بەو کارەوە لە حەقیقەتدا هەست بە بەرپرساتیکردنێکی نەتەوەیی و نیشتیمانی بووە بۆ زیندووکردنەوە ساکردنەوەی بەشێکی گرنگ لە مێژووی جوڵانەوەی ڕزگاری خازی نەتەوەکەمان کە لە 115 ساڵ بەر لە ئێستاوە تا 75 ساڵ بەر لە ئێستا لە خۆی دەگرێت لە سێ بەشی کوردستانی داگیرکراو، واتە باکووری کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها باشووری کوردستان. ئێوە بەڕێزان پێم خۆشە تەرکیز بکەن لەسەر دووسێ بابەت کە دەمهەوێ لە خزمەتانە باس بکەم لەبەرەوەی کە ناوەڕۆکی کتێبەکە کاتی زۆر هەڵدەگرێت، کتێبەکە لەبەردەستی خۆتان دەبێت بۆ خوێندنەوە و هەڵسەنگاندن، بەڵام ئەوەی بەلای منەوە گرنگە ڕاوەستای لەسەر بکەم لە سێ تاوەردا. یەک ئەوەی کە مێژوو ئەوەیە کە ڕووی داوە، ڕاستیەکانی هەر کام لە ڕووداوەکانی مێژوو پێویستە بە پێی بارودۆخ و لە چاو ڕاستیەکانی ئەو سەردەمەوە هەڵپسەنگێندرێن. بەتایبەتی ئەو ڕووداوانەی کە لە بەرگەی جیاجیای مێژوودا پەیوەندیدار بە بزوتنەوەی کوردەوە هاتوونەتە ئاراوە، جیا لە ڕەهەندی نێوخۆی، ڕەهەندی هەرێمی و فاکتەری نێودەوڵەتیشی هەبووە کە هەر کام لەو فاکتەرانە بە پێی بەرژەوەندی تایبەت بە خۆیان کاریگەریان لەسەر یەکتر هەبووە. ئەوەی کە من لە ئەنجامی لێکۆڵینەوەی ئەو کتێبەدا کە پشت بەسراوە بە کۆکردنەوەی بەڵگە و دۆکومنتی 8 سەرچاوەی ئارشیوی وڵاتان، رووسیەی تزاری و یەکەتی سۆڤیەت، دەوڵەتی عوسمانی و جمهوری تورکیا، حکوومەتی قاجارەکان و ڕەزاشاه و محەممەد ڕەزاشاه و هەروەها بەڵگەکانی لەشکری بریتانیا، CIA و دیپلۆماتەکانی ئەمریکایی، جیا لەوەش چەند بەڵگەی نێوخۆیی و هەروەها پشتبەستن بە مێژووی زارەکی و بەشێکیش لە فۆلۆکلۆردا. لە کۆی ئەوانەدا ئەوەی دەستم کەوتووە پێش شەڕی یەکی جیهانی و دوای شەڕی یەکی جیهانی و هەروەها لە سەردەمی شەڕی دووی جیهانی پێویستە دان بە ڕاستیەکی تاڵ دابنرێت. ئەویش ئەوەیە کە بەداخەوە پرسی کورد لە درێژایی ئەو ماوەی کە ئاماژەم پێدا نەکەوتۆتە ناو مەعادلەی هیچ کام لە زەلهێزەکانی نێودەوڵەتی وەکو رووسیا یان بریتانیا یان ئەمریکا و لە فاکتەری هەرێمیشەوە بەردەوام لەژێر هاراندا بووە. ئێستاشی لەگەڵدا بێت بەداخەوە هەمان سیاسەت شمولی بزوتنەوەی کورد لە تەواویەتی خۆیدا دەکات کە کورد نەکەوتۆتە ناو مەعادلە یان ئستراتیژی یان پێگەی جیئۆپۆلیتی هەر کام لە زەلهێزەکانی نێودەوڵەتی، تەنیا و تەنیا لە بەرگەی جیاجیادا پرسی کوردیان وەکو کارتێک بۆ ئامانجێکی کاتی و یان لە ڕەوانگەیەکی تاکتیکیەوە بەکارهێنراوە.
هەر بە هەمان شێوە ڕێبەرانی جوڵانەوەی کوردیش سەرەڕای هەموو حەول و تەقەلای خۆیان بۆ وەدیهێنانی مافی نەتەوەکەمان و بە شێوەیەکی پراگماتیکی کەلکوەرگرتن لە هەر دەرفەتێک کەلکوەرگرتن لە هەر ناکۆکیەک لە نێوان هەر کەم لە فاکتەرە هەرێمی یان نێودەوڵەتیەکان و جاری وا هەبووە پشتبەستن بە هەر کەم لە فاکتەری هەرێمی یان فاکتەرە نێودەوڵەتیەکان بەڵکو بتوانن بە ئامانج بگەن، بەڵام بەداخەوە نەیانتوانیوە. لەلایەکی دیکە ئەوەی کە لە ئەنجامی ئەو لێکۆڵینەوەدا پێگەیشتم ئەو ڕاستیە دەسەڵمێنێ کە لە هەر برگەیەکی زەمانیدا بزوتنەوەی کورد لە نێو خۆیدا یەکگرت و تەبا بوو بێت، لە پێناو گەیشتن بە ئامانجەکانیدا جددی بوو بێت، فیداکاری نواند بێت، زیاتر توانیەتی خۆراگر بێت، توانیەتی دەستکەوت بەدی بێنێت و توانیەتی شوێندانەر بێت. بەڵام هەر کاتێک لە ناو خۆیدا بە هەر هۆکارێکی نێوخۆیی یان بە پیلانی دەوروبەر تووشی ناکۆکی و لێکترازان و ناتەبایی بووە، ڕاست لەو کاتەوە ئیتر کارتەکە هەڵسوراوە و بەداخەوە جوڵانەوەکان بەرەو کزی و بەرەو شکست ڕۆشتون. بەلای منەوە زۆر گرینگە کە تەرکیز بکرێ سەر هۆی ئەو ناکۆکیانە، هۆی ئەو لێکدابرانانە و کۆی ئەو ئەزمونەی کە لە ئەنجامی ئەوەدا دێتە دەست ببێتە ئاوێنەیەکی باڵانوێن بۆ دیتنەوەی ئەو ڕاستیانە گەرچی تاڵیش بن، دوور لە دەمارگرژی و لایەنی عاتفیوە لە ڕوانگەیەکی واقع بینیوە ئەمە ئەو شکستانە بکەینە ئەنجامێک بۆ گرتنە پێشی سیاسەتێکی واقع بینانە بە خوێندنەوەی ڕاستیەکانی پەیوەندیدار بە کۆمەڵگەی کوردستان، فاکتەرەکانی هەرێمی و هەروەها بەرژەوەندی وڵاتانی زەڵهێزی جیهانیوە. لەبەرەوەی کە مەسەلەی کورد لە ناوچەیەکە کە پێگەی جیۆپۆلیتیکی گەلێک گرینگە لە هاوکێشە سیاسی و ئابووری و نظامیەکانی منتەقەدا بە درێژایی مێژوش ئەو وەبەریەکەوتنانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتوونەتە ئاراوە بەشی زۆر دەبینن لەسەر خاکی کوردستان ڕوویانداوە. بۆیە لەو پەیوەندیەشدا تەرکیزم کردووە لەسەر کەسایەتی ئەمەرخانی شکاک، لەبەرەوەی کە دەبینین لە دەستپێکردنی سەرهەڵدانی سمکۆی شکاکەوە وەکو کارکتەرێکی گرنگ چ لە ناو عەشیرەتی شکاکدا کە ئەگەر بڵێن دوو لەقێکیان کاردارن کە 12 تایفە بێت، ئەمەرخانی شکاک سەرۆکیان بووە، لەقی دیکە عەودۆیەکان کە 9 تایفەن سمکۆی شکاک سەرۆکیان بووە، یعنی ئەو دوانە پێکەوە توانیانە عەشیرەتی شکاک بکەنە هێزێکی خاوەن پێگە و شوێندانەر و بە ڕێگای ئەوەوە هەموو عەشیرەتەکانی ئەو سەردەمی کۆمەڵگای کوردستان لە نیکەم تا ساقز لەگەڵ ڕاپەرینی سمکۆ یەک بخەن. کەسایەتی ئەمەرخان تەنها لە ڕاپەرینی سمکۆدا کۆتایی بە ڕۆڵی ئەو نەهاتووە، لەگەڵ ئەوەی کە لە بابەتێکی زۆر هەستیاردا پێکەوە بوونە، لە بابەتێکدا ناکۆکی کەوتووە نێویان و دژ بە یەک ڕاوەستاون، هەر لەو قۆناغەشدا بووە هۆی کەسبوون و تێکچوونی جوڵانەوەی سمکۆ بداخەوە و لە بەرگەی دیکەدا لە دامەزرانی کۆمەڵەی ژێکاف و حزبی دموکراتی کوردستان و کۆماری کوردستاندا دیسا ئەمە دەبینن ڕۆڵێکی بەرچاو دەگیرن، یعنی لە دوو قۆناغدا لە دوو فازی لێکجیادا لە سەردەمی شەڕی یەکی جیهانیدا سمکۆی شکاک کاریزما ڕۆڵی سەرەکی هەبووە و لە سەردەمی شەڕی دووی جیهانیشدا لە ناو شکاکەکاندا ئەمە دەبینن ئەمەرخانی کاریزما و ڕۆڵی سەرەکی هەبووە. لەگەڵ ئەوەشدا ئەو کتێبە جوڵانەوەکانی شێخ سەعیدی پیران
راپەرینی ئارەرات بە هەردوو دیوی باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان، راپەرینی سمکۆی شکاک، کۆمەڵەی ژێکاف حزبی دموکراتی کوردستان، کۆماری کوردستان و بەشێکیش لە راپەرینی شێخ محمودی نامر و هەروەها ئاماژە بە شێخ عەبدولسەلامی بارزانی، شێخ ئەحمەدی بارزانی و حزوری مەلا مەستەفای بارزانی وان لە کۆماری کوردستاندا کراوە. هەمووی ئەوانە جیا لەو سەرچاوانە مێژوویانەی کرد لانی کێم تا ئەوەی کرد دەستم پێ ڕاگەیشت بێت کە ڕەنگە هەمووی نەبوو بن. لەگەڵ ئەوەشدا زیاتر لە 2300 بەڵگە توانیمە دەست بخەم لە ئەو شوێنانەی کە ئاماژەم پێکردن، بەڵام لەو کتێبەدا فقط 117 بەڵگە بەکار هاتوون کە پەیوەندیان بەو بابەتەوە هەبووە. هیوادارم خزمەتێکی بچووک بێت بۆ پاراستنی مێژووی پڕ لە سەروەری گەڵەکەمان و هاندەر بێت بۆ لێکۆلەران مێژوو نووسان بۆ بەدوواچوونی زیاتر و خستنە ڕووی ڕاستیەکانی ئەو باشە لە مێژووی شارەوەی جوڵانەوەکەمان و کەڵگڵی وەرگرتنی. دیسا سپاسی یەکەیکێ ئێوە دەکەم کە شەرەفێکی گەورە بوو بۆ ئێمە لەو شەوەدا کە تەشریفتان هێنەوە. زۆر سپاس. هاوڕێیان کاک حەمە ساڵح ڕێز کاک حەمە ساڵح زۆر خاکڕایانە قسەی کرد. کتێبەکەی زۆر بەنرخە بەڕێ من چونکە شەرەفیەوەم پێ بڕاوە بەشی زمانەوانی کاری تێدا بکەم. کتێبێکی زۆر بەنرخی مێژوویە و بەڵگەمەندە، بێگومان دەبێت یەکێک لە سەرچاوەکان بۆ بەشی مێژوو و لێکۆڵینەوەکانی دوایەوەش. لەو بڕگەیەدایدی بەشێکە کە کتێبەکە بەسەر ئامادەبووەندا لەلایەن نووسەرەوە بە واژۆی خۆی دابەش دەکرێت بۆ پەردەلادان لەسەر کتێبەکە. داوا لە بەڕێز و تێکۆشەر کاک ڕۆستەمی جیهانگیری هاوڕێ چالاکی سیاسی و هاوڕێی خەباتی کاک حەمە ساڵح دەکەین تەشریف بێنێت و لەگەڵیان پەردە لەسەر کتێبەکە لادەن. هەوڕێن ئێستاش کتێبەکە بە واژۆی نووسەر دابەش دەکرێت بەسەر بەشداربووەندا. زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەمووتان. دەستخۆشی لە کاک حەمە ساڵح دەڵێن. زۆر سپاس بۆ ئامادەبوونی تەک بە تەکتان. بە هیوای کتێبی داهاتووی کاک حەمە ساڵح کتێبی بەنرختر و بەرهەمی بەپێستر. شەوتان باش.